وەختتان وەخێر یارانە کوردەوار. ئێمە عادەتەن ئیدەیەک لە یارانە ڕاپەڕینە کوردەوار و سەربەخۆ بانگەکەینە بڕێ جەلەسات و بڕێ وۆرکشاپ کە بتوانن ئیدامە بدەن مەتنە ڕاپەڕین دەرسوورەتە فقدانە من و بتوانن زەوایای جۆرا و جۆری بناسن و بتوانن کە تەفسیریکەن. ئەمما خۆب بۆ خاتری ئەوەی کە ڕاپەڕین شۆڕشێکی بەدیعە بکرە و ئێمە ناومان نیاگە ئاخرین شۆڕش و ئاخرین شۆڕشە ئینسانە و ئینسانە کوردیە و ئەتوانێت بەردە بناغەیە تەغییراتە ئەساسی لە دنیایەکا بێ کە ئێمە هەین و ئێمە بەو مقدارەی کە بنیانگۆزارانە تەمەدونە بەشەری بووین و چیرۆکەکان لەسەر دەسە ئێمە و لە ناحەی ئێمە هاتگە و حتا لە متونە ئەدیانە ئیبراهیمی کە ئێمڕۆ دنیایان دامێنیت کردگە و گرتگیانە سەرزەمینە ئێمە باغە عەدەنە. هەمان باغە عەدەنە ناوە ئۆڵد تەستەمنت یا عەهدە قەدیمە. وەلذا ئێمە فکر ناکەین کە ئەو تەوانمانە نییە و نەتوانین دنیا بگۆڕین و نەتوانین شوێن دەسەکانە خۆمان دابنین. فکریش ناکەین کە سەهمێکمان لە وەسەهمێکی عەزیزمان لە بنیادنانەوەیە دیسانەوەیە تەمەدونە بەشەریە ناوێت و هەرچی شتە بەر لە ئێمە غەربیەکان پێیگەیگن اختراعیان کردگە و وانە لووتکا و ئەوان پێوانە و پەیمانەی سافانن. ئێمە وا فکر ناکەین. ئیمکانی هەست ئەم نۆعە نگاهە نامۆ بێت، ئیمکانی هەست فرەیەک لە ئێمەمانان نەزانین. بۆیە من ئەمشەو لە چوارچێوەی دیبەیتەکانە ئاخرین شۆڕشە دیبەیتێکی دەورەیی ئەکەمەوە، یعنی وەکو دەورەی ئاموزشی. بۆ خاتری ئەوەی قسەکانم قابل فەهم بێت سعیەکەم لە بڕێک مثالە عادیە زندگی بۆ ئێوە بەحس بکەم. ئێوەمانان هەر کامتان وەختێک دەورانە مناڵی لە بنەماڵەیەکا گەورە ئەون بەرەبەرە فێرێ بڕێ چت و بڕێ تکنیک ئەون لە زندگیە کە لێودوا بە دەردتان نەخوا. مەسەڵەن ئەگەر کوڕ بن یەکێک لەو تکنیکانە فێری ئەون شەڕکردن بێ. ئێمەمانان غاڵبەن شەڕکردن نازانین و بەرەبەرە چەند دەفعەیە کۆتەک ئەخۆین و تێمان هەڵەدەن و ئشتبا ئەکەین و چەند جێگەیەکمان ئەشکێت و بەرچاومان کەوە ئەوێت و تا ئەفەهمین شەڕکردن چۆنە، چون کەسێک ئێمە ئاموزش نادات چۆن شەڕ بکەین. من مثالێک بەمە خدمەتتان. لە بریتانیا واسە، نازانم بەقی وڵاتە غەربیەکانیش چۆنن ولی ئیحساسەکەم ئەوانیش هەروانە. لە بریتانیا من سرنجم داگە وەختێ پیاکانیان شەڕەکەن گشتیان گاردە بۆکسەگرن کە شەڕەکەن و گشتیان بە گاردە بۆکس شەڕەکەن. تۆ ئەگەر کوڕێکت بوێت و ئەگەرەکتە کوڕەکەت بە هەنێریتە ناوی جامعە مناڵە، تۆ سەرڕای گاردە بۆکس ئێشێ پێی بێژیت کە زەعفە کەسێک گاردە بۆکس ئەگرێ چییە؟ شاید گاردە بۆکس لە ناوە وەرزشە بۆکسە کە داوەری هەست و قەوانینی هەست جواو باتۆ، بەڵام لە ناوە شەڕێکی خیابانیە بە تەنها گاردە بۆکس و مشت وەشاندن ناتوانێ بەرتەریە شەڕ بە تۆ بە. لەذا قاڵبە ئینگلیسیەکان من کە تماشای شەڕەکانیانەکەم کۆتەکخۆرە مەلەسن، یعنی بدرێنە دەسە کەسێکی وەکو من ئەلا ڕقماوەی کەمکانی هەستەوانە بەدەنیم لیان کەمتروێ تێهەڵدانە خاسێکیان ئەەکەم. سەبەبەکەیشی وەسە نقطە زەعفیان هەست، نقطە زەعفەکەیان وا لە کەمەر و پێیانە. یعنی تۆ کە گەرەکتە لە ناو وەرزشە بۆکسا قەرار ئەگری، تۆ ئێشێ تەبقە قەوانینە بۆکس ڕەفتار بکەی و سعیکەی گاردە ئەو و تەمەرکۆزە گاردە ئەو جۆرێ بشێوێنیت کە ئەو بتوانێت گاردی وا بکە و تۆ بتانی هوکە چەپ و ڕاست و ئەپارکات و ئەوانەی لێبەی تاویخەی. ئەمە باشترین، یا تۆ لە زۆرانگرتنە یا کوشتیگرتنە تۆ ناتوانی مشت بەی لە کاورا، شەق بەی لە کاورا، چون وەرزشە ناتوانی. تۆ ئێشێ گاردی بشکێنی، گاردچکاندیش معمولەن ئەدەی لە پشتە ملە تەرەف، ئەویش نە چەپۆکی لێبەی
ڕای ئەکێشی تا گاردی بشێوێ تا گاردی بکرێتەوە تۆ بتوانانی بڕۆیتە ناوە سینەی تۆ بتوانانی بڕۆی قاچی بگری. ئەم ئینگلیسیانە کە شەڕە خیابانی ئەکەن ئەگەر دەستیان خاڵی وێت یعنی چێوێ دارێ بەردی شتێکیان پێنەوێت گەرەکیان وێ دەسە خاڵی شەڕەتەکە بکەن دوو نقطە زەعفە گەورەیان هەست هەم کەمەریان زەعیفە هەم قولیان زەعیفە. تۆ لە کەمەر و لە قولۆلیان بدەیی یعنی تۆ زۆران بزانیت تکنیکە زۆران بزانی کە یا بیگریت یا بە فەنێک بیخەی گاردە بۆکسی لێ ئەشێویت گاردە بۆکسی لێ شێوا سەر و گەردنی وا لە اختیار تاتوانی خاز بێهاڕیت. بۆیە ئینگلیسی لە شەڕە تەکێ کەسێکی وەکو ئێمە کە شەڕ ئەزانێت ناتوانێ بیواتەوە لە شەڕە تەنوەتەنە لە شەڕە دەسە خاڵیە. تۆ ئەگەرم تکنیکە فێرە مناڵە نەکەی مناڵە لە حیچ شەڕێکا لەگرا نایواتەوە مەگەر بیکەیتە بۆکسۆر وەکو خۆیان. لەذا تۆ وەختی گەرەکتە شەڕکەیشێ هەم مشت وەشاندن بزانی و بزانی کە زەربەیە ئەی وەشێنیشێ لە بنە کتفتۆ بێریتی تا زەربە سەنگین وێت و بزانی بدەی لەکوێی تەرەف یا و هەمزەمان فێری بکەی کە بتوانێت باڵانسە خۆی لە ناوە شەڕا ڕابگرێت هەواسی بەگشت قسمەتێکیەوە بوێت یعنی هەم تکنیکە زۆران بزانێ هەم لەقە وەشاندن هەم مشت وەشاندن بزانێ و بزانێت چۆن لە کەمترین موقعیەتە زیاترین زەربە لە تەرەف بە. لە تەمامە حەوزەکانە زندگیە هەرواسە تۆ ئەگەر تکنیکت نەوێ شەڕ بکەی تۆ ئەگەر نەزانی لە کێ ئەدەی چۆنی لێ ئەدەی زەعفەکانی وا لەکوێ لە هەرچی شەڕە دۆڕیاگی خاس خاسە لێدەن خاس خاسی تێت هەڵەدەن و تێتە دەرەوە. ئێمە دیکبانە قاڵبەن ئەم ئومەتە کوردیە ئێمە شەڕ نازانێ بکە. لە چیا شەڕ نازانێ بکە؟ نازانێت لەسەر خۆی و خواستەکانە خۆی و جەهانە خۆی و سەرزەمینە خۆی نازانێت شەڕ بکە. با مثالێکتان بۆ لێ بەم. حتا قدرەتە حاکمیەت و دەوڵەت لە مێشکە مردمان نەمرێت و نەهەڕۆژێت و لە بین نەچێت بە هیچ هێزێکی نظامی ناتوانی دەوڵەت بخەی مەگەر ئەوەی کە هێزە نظامیەکەی تۆ بە ئەندازەی هێزە وڵاتێکی وەکو یاڵەتە متحدەیە ئامریکاوێ چۆنی کرد بە عێراق تۆیش وای پێ بکەی یعنی گیرۆدەی بکەی ئەو چۆن منبعە ئەسڵحەی هەس و نیروی ئینسانی هەس و ئەتوانێ بیری تێبەرەوە تۆش بتوانی وا تەعاملی لەگەڵا بکەی. مثالە دەم تۆ ئیمڕۆ 200,000 نەفەر لە ئەرتەشی جمهوری ئیسلامی بکوژە. جمهوری ئیسلامی تەپی داگەسە سەرە سەرزەمینێک کۆنتڕۆڵە اقتصادی کۆنتڕۆڵە خۆراکی مردمی واوە دەسەوە زەخیرەیەکی 85 میلیۆنی مردمی وا لە بەردەسا تۆ 200,000 نەفەریانە کوشتگە. ئەم مردمە خۆ ئەکسەریەتی بۆ خاتری حسی ناسیۆنالیستی و سەرزەمین دۆستی ناڕوابێتەوە سەرباز یەکێ بۆ نان و بۆ شغڵە چێ یەکێ بە ئیجبار و حکوومەت و قانون ئەیوەن کە وەختە ئەوێت و وەختە شەڕ ئەگەر کارمەندوێ ناتوانێتە خەتی بکە لە دەستورات چون حقوقی گرتگە و وەزیفەی ئەمەسە شەڕ بکە لذا ئەگەر لە شەڕا بگەڕێت و خیانەت بکات جبهە جێبێڵێ تەرکە خاک بکە هەر لەوێ ئەیکوژن هەر لەوێ ڕەمیەکەن. یعنی بە مەحزێ تۆ سەربازێک بیت تۆ دەرەجەدارێک بیت لە جبهەی شەڕا پاشە کشە بکەیت و بگەڕێتە دوا دەرچیت نەوەگەرەکوێ شەڕ بکەی ئەو کوژن یا ئەوەی کە دادگای نظامیت بۆ تەشکیل دەدەن و فۆرەن ئێدامەکەن. لذا ئەوەی کە مردم دەوڵەت ئەتوانی مردم بەسیجکاوە بیان کا بە نیروی نظامی ئەو تەوان و قدرەتەی هەست لذا زەخیرەیەکی 85 میلیۆنی مردمی وا لە بەردەسا و بەڕاحەتی ئەتوانێت لە 40 میلیۆن نێرینەی ئەم سەرزەمینە کە 15یەکیان 20 میلیۆنیان ئەتوانێت سەرەوەی 15 ساڵ بێت بەسیج بکە بەرعەلەی تۆ و تحت ناو سەرباز بگیری و شرایط جەنگی مردم بێرێتە جبهە بۆ تۆ لەم شەڕە نایوەی تۆ لە دەوڵەتە ئێران. وەختێک ئەحزابێ وەکو کۆمەڵە و دموکرات هەڵەگەڕیان و ئەیانوت ئێمە چارە دەوڵەتە ئێران ناکەین لە بەشە نظامیەکەی و ڕاستیانە کرد. ئەمە بوو چارە دەوڵەتە ئێران ناکەن
دلیلی ئەوەسە ئەوان بە هەمان قەواعدە بازیە دەوڵەتە ئێران بازیەکەن، ئەوان خۆیان مەحسوڵە دەوڵەتە ئێرانن، لەذا ئەوان نادەن لە بەردە بونیانە دەوڵەتە ئێران، ئەوان نادەن لە ڕێگەکەی دەوڵەتە ئێران، ئەوان دەوڵەت لە زێهنە مەردمان نایکوژن. دەوڵەت ماندگارە، شکڵێکی تریان گەرەکە، چانەزەنی ئەکەن، چەقە ئەکەن، معامڵە ئەکەن بۆ خاتری شتێکیان دەستکەوێ. ئەم معامڵە هەزینەکەی مەردەمەیدا، لەذا تۆ ئەوێنیت ساختارە دەوڵەتە ئێران لە ناو زێهنە مەردمە کرماشان، هەمەدان، مەردمە ڕەشت، گێڵان، مازندەران، ساختارە دەوڵەتە ئێران، دەوڵەتە ئێران، نە جمهوری ئیسلامی، دەوڵەتە ئێران نەڕۆخیاگە، بە هیچ سوورەتێ نەڕۆخیاگە. و ئوسوولەن مەردم مەجموعەیەکی پەراکەندەن، مەجموعەیەکن کە نظامە سوڵتەی جیهانی قدرەتە سازماندەهی لێیان گرتگە. ئەو شتانەی کە قدرەتە سازماندەهیەدا چی بوو؟ مناسباتە اجتماعی و پەیوەندهای اجتماعی قەدیمی، وەکو پەیوەندهای خانەوادگی، عەشیرەیی، تایفەیی نەیهێشتگە. ئەرکان پێگەها و نەهادهای قەدیمی و سنەتی کە تەوانە بەسیجە مەردمیان بوو، وەکو ساختارهای حکوومەتی کۆن، دەرەبەگایەتی، وەکو مەقامە دینی، ڕۆحانیەت، شیوخ نەماگن، قدرەتیان نەماگە، باڵانسی کردن یا ڕەهبەرێکی کاریزماتیک. با بزانن دنیای سەرمایەداری و نێئۆلیبرالی بە تەمام قدرەت پەیکەرە ڕەهبەرە کاریزماتیکی کوتای، و بۆ خاتری ئەمە لە نمونەهایەک وەکو لێنین، وەکو ستالین، ماو تسە-تونگ، ئەلوەرخۆجە، چاوچێسکۆ و ئەمانە استفادەی کرد، وتی ئەمانە دیکتاتۆرن بۆ خاتری ئەوەی کە حزور و زوهورە ڕەهبەرە کاریزماتیک بکوژێ. تۆ ئەمڕۆ ئەوێنی مەردم ئەکسەران جواوە تۆ ئەدەن و ژنێمە ڕەهبەرمان نەگەرەکە، نەمانگەرەکە. و ئوسوولەن ئەم مەردمە دنباڵەڕەوە کەسێکەن لە زندگیە، ئەمانە بالئەخەرە لە لایفستایڵە زندگیانە، لە هەڵس و کەوتیانە، لە نەزەراتیانە دنباڵەڕەوە کەسێکەن. ئیستا دنباڵەڕەوە کارل مارکس نییەن، دنباڵەڕەوە محەممەد الموستەفان، دنباڵەڕەوە محەممەد الموستەفان نییەن، بە شوێنچووگە کارل پۆپێرن، بە شوێنچووگە کارل پۆپێر نییەن، بە شوێنچووگە فڵانە شێخن، فڵانە کەسن. ئەمانە دائیمەن وانە شوێنی کەسێکە و دائیمەن خەت لە یەکێکەگرن و ئوسوولەن دەوڵەتانە نظامە جەهانی و کۆرپرێتیش هەر 4 ساڵ دەفعەیەک ڕایگیریەکەن کە ڕەهبەری انتخابکەن، بەناوە ڕئیس جمهور، بەناوە نەخست وەزیر انتخابکەن. وەلی ئەمانە بۆ دایان لە پەیکەرە ڕەهبەرە کاریزماتیک؟ بۆیە مەسەڵەن کابرا ئیستەیتر بوو گەسۆ باب ئەمە مجاملە نەوێت و ئەمە من دوو شوێن کەوتوی کەس نییەم و من ناکەومە شوێنی کەس و نە، عالەم و ئادەم کەوت کەسە شوێنی کەسێ. تۆ کتێوە خوێنی تۆ ئەکەویتە شوێنە عەقایدە کەسێ، تۆ کتێوە خوێنی تۆ لە ئەریک فرۆم ئەکەویتە شوێنە عەقایدە ئەریک فرۆم، تۆ ئەکەویتە شوێنە تەجروبیاتە ئینسانهای قەدیم. ئیمکانی نییە تۆ شوێنە کەسێ نەکەوی هەرچیشتە لەم دنیا خۆت ئیبداعیکەی، ئیمکانی نییە خۆت ئەبداعیکەی، سەر لە نوێ تەجروبەی زندگی بکەی. خۆ ئەم ئستدلالاتە مەردم لەسەر ئەم بەدیهیاتە فکر ناکاتەوە. پس مەردم توانە سازماندهیان نەماگە، مەجموعەیەکی پەراکەندەن، مەجموعەیەکی پەراکەندەی سوستە، بنیان سوستێ، بێ تێئۆرین. لەذا ئەم مەردمە تۆ ئەوینی 100,000 نەفەری تێتە خیابان، 50 دانە مەئمورە منسەجمە سازماندەهی کریاک ئەیان کەنە کونۆ، گشتیانە کوژن، دەرەچن، پەراکەندەیانەکەن و ئەم مەردم و مقاومەتێکیان نییە لە بەرامبەر 50 نەفەرە. 100,000 نەفەر مەردم چارە 50 نەفەر ناکە. بۆ چون هیچ عاملێکی ئینسجام و یەک ڕیزی مەوجود نییە، نە سازماندەهی مەوجودە، نە ڕەهبەر مەوجودە، نە ڕەهبەریەت مەوجودە، نە مەتنێکی مشەخەص بۆ ئەم حرەکەتە مەوجودە. پس تۆ ئالەگرا ئەوێنیت ئەگەر تۆ ئەم زەمینتە وا خوێند و ئەگەیتە داستانێک،
واگەیتە مەجموعەیە ئێمە وتمان ساڵ 1357 لە ئێران ئینقلاب نەکریا ئەمریکا ئینقلابی کرد مەردم ئینقلابی نەکرد کەما ئینکە ئێوە شاهد بوون لە سووریە مەردەمە سووریە دوای ئەم گشتە خوێنە نەیتوانی بە شارەسەد بێرێتە خوارەوە بە شارەسەد قاچی خستە ناوە خیابان تانکی بردە سەر مەردم بۆ مەشیمیایشی دا لە مەردم ڕووسیەشی بۆ هاورد ئێرانی بۆ برد و ئەمە حاڵ و حکایەتە سووریە بوو هەو سەبەبەکەی چییە؟ هەو سەبەبەکەی ئەمەسە وەختێک مەردمانە سەرزەمینێک لە ژێری یەک مەتنا کۆناونەوە ئاگاهیان نییە قدرەتە ڕەهبەری و سازمەندەهیکردن لە خۆیان نییە ئیمکانی نییە تۆ تەغییر ئیجادکەی و تۆ ناتوانانی تەغییر ئیجادکەی بۆیە تۆ تماشاکەی ئێمە وەختی تەحلیلمان کرد مەسائلێکمان مەترح کرد من تێمە سەرە ئەمە وەکو دەورە وەکو ئەوەی کە یارانە ڕاپەڕین بفەهمن میزانە ئەزەمەتە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ و مەتنەکەی وا لە کوێە کە خاص بفەهمن بابێنە سەرم مەقولەیە مەردم ئوسوولەن ئێمە یە عادەتێکمان هەست نییە شەڕکردن نازانین با من مثالێ لە دیبەیتەکەی ئەمڕۆ بێنمەوە بزانن من لە ئینقیاد و لە نظام کۆرپۆریتی و لەوانەی کە سەرزەمین ئێمان ئشغاڵ کردگە و لە تەمامە فەرهەنگ و کولتور و قوانین و ئەوانەیە یاخیم و بەرعەلیهی قەرارم گرتگە بەڵام من ئەمڕۆ دەرمەوردە حەمەڕەزا شەجەریان قسەم کرد حەمەڕەزا شەجەریان وام ورد و درس پەیامە تەسلیەتیان هەناردگە حتا ئاغایە نێچیروان بارزانی هەڵگەڕیا گەسۆ پێی ئێژێ خسرەوە ئاوازە ئێران زەمین ئێران زەمین مەفهوم سیاسیە یعنی ئێرانە گەورەیە فەرهەنگی یعنی زوان نژاد و دین مەترح نییە سەرزەمین مەترحە سەرزەمینە ئێرانیش لە کنارەکانە هندوکۆشە تا کنارەکانە دەریایە مەدیتەرانە یعنی خودە ئاغایە نێچیروان بارزانی و حکوومەتە حەلیمەکەی جزە ئێرانە جا ئاغای نێچیروان بارزانی مطمئنەن بە ئیشرافەوە ئەم قسەیە کردگە لە نادانی نەوگەوەلێ تۆ ئیشێ ئەمە مشەخەس بکەیت من مواجهەم تەکە حەمەڕەزا شەجەریان ئەمە نەبوو بێن بێژم مەردم و شەجەریان پیای خراوێکە و شەجەریان واسە و شەجەریان بۆ کورد هەرچی نەکردووە و شەجەریان مەئمور نظامە جمهوری ئیسلامیە و شەجەریان فڵان بوو منم قسەمە نەکرد ئاسڵان من هاتم تەفسیرێکم لە فیلمە سەڤەن کرد دوای تەفسیرەکەی فیلمە سەڤەن هاتم نەزەر خۆممدا بە نەزەر من شەجەریان ئینسانە سەخیفە ئاست نزمە ئەحمەقێک بوو و هەر کەسێ حەزی پێکا وەکو شەجەریان ئاست نزم و ئەحمەقە و من دلیلم هاوردۆ بۆی سوالم کرد ئایا ئێوە لە ئاغای شەجەریان لە بەشە ئەخلاقی و حەزی پێکەن ئینسانە مهمێک و کارکتەرە مفیدێک و تەئسیر گوزار بوو ئەخلاقەن ئینسانە گەورەیەک و تەبیعەتەن نە ئێوە حەستان بە چی شەجەریانە کرد بە دەنگی هۆنەری بوو هۆنەرمەند بوو موسیقیەکی فاخری بوو ئەو جار ئێمە لە گرایە خەوە تەرەفەگرین بۆ چون تەرەفێژێ دیوار حاشا بەرزە یەخەوە ئەروەکرێژی بە شەجەریان ئینسانە سەقیفێک بووگە یا مەسەڵەن شەجەریان ئاسارە کوردی دزیگە و یا بۆ تۆ کورد ئەی بەکەوتکیتە شوێنە شەجەریان ئەو ئێژێ کاکە گیان ئەو قسانە چییە مۆسیقا سنووری نییە هۆنەر سنووری نییە خۆشەویستی سنووری نییە من مەیلمە سەلیقەی خۆمە حەزەکەم بە شەجەریان ئەو وا جواوەتەوە داتۆ دەی لە دنیایەکی نێئۆلیبراڵیە کە مەردمیان بە نیسبی گەراییەوە گرتگە لە دنیایەکا کە ژان فرانسوا لیوتار پێژێ دنیای پۆست مۆدەرن و ئوسولەن ئەم پۆست مۆدەرنانە دیوارە حاشایان بەرزەوە کردگەسەوە و ئوسولەن لە ژێرە ناوە نیسبی گەرایی و لە ژێرە ناوە هێرمۆنەتیکە تایبەت و خۆی و ئەمانە دەرەچن لە ژێرە نەقدە ئەساسیە مۆدەرنە جەریانەکە تۆ چۆن تەکەم کاورە تەرەفەوی چۆن تەرەفەوی تۆ ئەزانی تەرەکە لەو لاوەتی حەزی پێکە و خۆشمتی تو مەیلمە و سەلیقەی خۆمە وا قسەتە کاکە تۆ چی جوابێ دەیت تۆ نەزەر خۆت ئێشێ ئێرا ئەبەی یارانە ڕاپەڕین ئێوە هەچ وەخت لە مەنزەر خۆتانەوە
تحلیل مەکەن لە مەنزەرە تەرەف مقابڵ و تحلیلکەن هیچ وەخت ئەوەی کە ئارزووی دڵە خۆتانە مێژنی تباشاکە ئەکسەریەتە ئەم مەردمە کوردە ئێمە باوەڕکەن نە ئەزانن وەتەن یعنی چی، نە سەرزەمینیان بۆ مهمە، نە کەرامەتیان بۆ مهمە، نە ئەخلاقیان بۆ مهمە، نە سەداقەت و حەقیقەتیان بۆ مهمە، بۆیان مهم نییە. وانە مەردم وانە بە تایبەتی مەردمە ئێمە. تۆ فکرەکەی بە قسەی کوردانەکردن و کوردایەتی و سەرزەمینە کوردەوار ئەم حەزی پێیەکە؟ نە باوەڕکە. تۆ فکرەکەی بە قسەی نەرم و لووسکردن ئەم ئاغا حەز بە تۆ کاوتێتە کە تۆ ئاکەوێتە ڕێ و بە تۆ ئیژێ تۆ چه ئینسانە محتەرەمە ژیرێکی و با من بێمیستە لەگرا تەکە توا مبارزە بکەم. هەمچی اتفاقی ناکەفێ، ئیمکانی نییە هەمچین اتفاقی بکەفێ. ئەی تۆ ئیشی چۆن بەرخۆردکەی؟ ئەو نەزەری داگە بزانن کاورایە کە عەکسی شەجەریان دائەنێت و ئێژێ خسرەوە ئاواز مرد و فختانە شەجەریان فرە گەورە بوو، فرە مهمە شەجەریان، نەزەرە خۆی ئێرە داگە. ئەمە نەزەری ئەوە. ئەی نەزەرە ئێمە چییە؟ ئەو نەزەری خۆی داگە. ئەو تو ئێژێ خسرەوە ئاوازە، منیش تێمە ئێژم کاورایە گەڵوازە. چۆن من ئەم قسە ئەکەم؟ من دەلیل تێرمە و من بە ئەو نیشان ئەدەم کە دەرک و دەریافتە من لەم جەهانە دەرک و دەریافتێکە بەر ئەساسە تێگەیشتن و تەعەمق پێیگەیگەم. ئەو ئەگەر ئەخلاقیەن حەز بە شەجەریانەکایشە دەلایلی بێرێت. ئەو ئەگەر لە نگاهێکی ئستاتیکەوە تماشایە کارە شەجەریان ئەکایشەی دەلایلە خۆی بێرێت. دە ئەو حەج کامی نییە. من مطمئنم ئەو نە هونەر سەریەوێتەوە، نە موسیقی سەریەوێتەوە، نە ئەزانی ئەخلاق چییە. ئەمە بۆ عەکسە شەجەریان دائەنێ بۆ خاتری ئەوەی کەم نەئێرێت، بۆ خاتری وی BBC تەبلیغی کردەوە، بۆ ئیساف ئەمریکا تەبلیغی کردەوە، و نەچیروان بارزانی تەبلیغی کردەوە، ئیران ئینتەرنەشناڵ تەبلیغی کردەوە، مشتێتی هەڵدریا چوونە بەردەمە بیمارستانەکە حەپە حەبکردن و مۆغە سەحەر خوێندن، چون ئەم مشتە ئەحمەقە چوونە ئەوێ ئەمیش ئیشێ وا بکاتە کەم نێرێ تا پێی بێژن ئینسانی شیکی کە و ئەمیش سوگوارە بە مەرگە شەجەریان. بەڵام من نەزەر خۆم هەنووز نەداگە. بە نەزەرە من ئاغای شەجەریان ئینسانە بەغایەت پەست، شتێکیشی بەناوە هونەر نەبوو. بە قۆڵ ئەحمەدە شاملو وەکو ئەوە سەگەوێنێ موزیقیە سنەتیان و موسیقیەکی هاتکە دەرەوەی دڵە تەکایایە تەشەیوعە و بەدزیهایە کە لە مابەقی تەکایا کردگیانە و هیچ پەیامێکی تیانە، هیچ شکۆفایەکی هونەری تیانە، هیچ سەفایەکی تیانە. هەر کەسیش تەرەفدارە شەجەریان وەکو شەجەریان ئەحمەقە لە شەجەریان پەسترە. ئەمە نەزەرە منە. جا ئەو ئاغا مەجبورە بێت لە مقابڵە مەتنە منا بوێسێ. بە نەزەرە من ئەو کە سەلیقەی شەجەریانە ئینسانە پەستێکە دەهاتیەکە. بە نەزەرە من خەیلی وا لە دواوە لە هەرچی پارامێتر و مەتۆدە ئینسانێکی تێگەیگە سەردەمە ئمڕۆژینە کە ئاگاهی و ئشرافی هەست بە تەمامە ئەبعاد و زەوایە. خەیلی ئینسانە دواکەوتیەکە، خەیلی چیپ و هەرزان و دەهاتی و ئەوانەسە. بە نەزەرمە واسە. لەذا پێویست ناکات من بڕۆم لە دەرە کەی لە وەتەنبوون و سەرزەمین و کوردایەتی و تەکە کاورا قسە بکەم. ئەو کاورا ئوسوولەن فکر ناکاتەوە. ئەکسەریەت ئەم مەردەمە گەرەکی شیکوێت پێی بێژن تۆ شیکی. ئەکسەریەت وانە. لەذا من و یاران ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مطمئنین لەوەی کە زەهنە شیکێکمان هەست، مطمئنین حاڵیمانە لە دنیا. نەزەر خۆمە نەرادێنێمیش. ئەو جار قزاوت بۆ خۆی. من پێویستی ناکرد بێم بێژم ناسرە ڕەزازی فڵانە و بیسانە و موسیقیەکەی چییە و چی نییە. من وتم ناسرە ڕەزازی کاورای مەمکۆڵانە بە پەنجەی خاڵک و بیشدە. هەر کەسێ لە ناسر ڕەزازی حەزەکا وەکو ناسر ڕەزازیە.
بەچە بازە کۆتر بازە خاڵک و بیشە دەتاوە بڕیاوە مشخصە تۆ لە ژانڕێک موسیقی حەز ئەەکەی چ شەکڵیت مشخصە تۆ لە شەجەریان حەز بکەی کێی بابا دیتر نە شیکی نە ئیمڕۆژیت نە دنیا حاڵیتە نە هیچ کام لەم ئەتیکتانەی تۆ حەزەکەی پێتەوە بێ پێتۆ نییە تو دانەیەتی هەڵدریاگە خروجی قنە خانەقای ئەحمەقە تەرەفدارە محسوڵاتە فەرهەنگیە شیعەبازیە ورژنە دوا کەوتوانیت پێویست ئاگایدە چون تۆ مەوزەع خۆتت گرتەگە ڕێگەی مقابلەتەکە ئەم مەردمە ئەمە نییە دانیشی پێبێژی کاکە کوردووە نە کورد نییە ئەو حەزی پێ ناکە ئەو ئەسەن خاکی بۆ مهم نییە ئەو ئەسەن وجودە خۆیشی بۆ مهم نییە ئەو بۆی مهمە وەختی بگوزەرێ ئەو بۆی مهمە لە هەر کوێیە کە ئەتوانێت بە غەرایزی دەست پێیاکە وەلێ پێی بێژن تای شیکێکە مسالەتەردان بۆ لێ ئەدەم بزانن هیچ کام لەمانەی کە ئیمڕۆ خەریکن جامعەیە ئێمە فاسد ئەکەن بە ئەنوا و ئەقسامە خەساندن جامعە یعنی سندن هێز و مقاومەت لە ئینسانە وەکو قەڵاوکردنە تەماعە ئینسانەکان وەکو ئەوەی کە پوڵ دەرهاوردن مەسەڵەن دەرسێ بەم ئەو ئاغای جەلیل محەممەدە هاتکە نووساگێسی بەخواکەری ئای جەلیل محەممەد نیتە بەردەسمە تا پێت ثابت بکەم کەرکیس تۆ شخصیەتی شێ نییە نە ئەدەب هەز نە شخصیەتە هەز حەجێکە نییە لە دەسیبەی دانێ بێ دایک و باوکی بۆت مهم نییە لذا تۆ تێ ئاوا خۆی دەرەخەی کە تۆ کێی کە تۆ خەریکی لەکوێ قسە ئەەکەی ئەمسالە تۆ لە جامعەی ئێمە فرەن مشتێ بە چەپڕووی بێ دایک و باوک وا فکرەکەن هەر مەجلیسی بڕۆن ئەتوانن قسە بکەن خۆ من دەسم پێت ناگات و پشتە دووربینە و دەرەچیت و تۆ نە ئەقڵە هەست نە شخصیەتە هەست نە کەرامەتە هەست حەجێکە نییە تۆ دفاعی لێ بکەی هاتی قسەی فڕەدەی و دەرەچیە ڕۆیتە دەرەوە تەوەجۆکەی ئێوە ئەشی فێر بوون یانانە ڕاپەڕین تەکە ئەمانە چۆن بەرخۆرد ئەکەن تا کاورا ئەمە تکرار نەکاتەوە بزانن تەمام ئەمانەی کە حەز ئەکەن بە ڕەوابەتە جنسی ئازاد حەز ئەکەن بە خۆڕوتۆکردن حەز ئەکەن ئەم حەزەی کە ئەمانە ئەیکەن لە پشت تەوجیهێکی ئینسانیە ئەیکەن ئەم تەوجیهە چییە؟ تەوجیهە ئەخلاقیە تەوجیهە ئەخلاقیەکەیش ئەمەسە ئینسان کە ئەشرەف مەخلووقاتە کە کەرامەتی هەست ئەم ئینسانە ئەشی بڕوا بە شوێنە ئازادیە ئەمەی کە ئەم خانمە سکسە بێ پرنسیب ئەکات دا لەبەر ئەمەسەم خانمە تەشنەی ئازادیە ئەم سکسە بێ پرنسیبە لە ژێرە ئازادی بە ئێوە ئەفرۆشیت لە ژێرە چمکە ئەداڵەت بەرابەری و ئازادی فرۆشێتەوە بە تۆ پس دانەیە لەشفرۆش دانەیە مبتەزەل دانەیە فاسد چۆن خۆی تەوجیهەکە لە ناو جامعەیەکە ئەم فعلە جنسیە خۆی و فاحشەگیە خۆیە چۆن تەوجیهەکە چۆن ئەمە هاوارەکە چۆن هاواریەکە لە پشت دەلایلە ئەخلاقی مەیلە بە ئازادی مەیلە بە عەداڵەت مەیلە بە بەرابەری وەگەرنە ناتوانێ بێت هەروە لە خۆی و بێژی من حەیزم ناتوانێ و قسە بکە هیچ وەخت ناتوانێ قسەی وا بکات
و ناتوانێ ئەو کارە تکرار بکاتەوە. پس تۆ ئیشی چۆن لەگەڵ ئەم ئینسانە بەرخوردکەی؟ تۆ ئیشی یەخەی پێ بگری ئازادی تعریف بکاتەوە. ئەم خانەمە ئەم ئاغا تەوجیهاتە خۆی لە پشتە ئازادی بێرێ. من ئەمڕۆ وتم مەسەڵەن ئێوە ئەمڕۆ عیدەیەک ئێوێنن لە سەرزەمین ئێمە قینیان تێ لە دین، تفەکەن لە خوا، تفەکەن لە ڕاهبەر، تفەکەن لە دین. ئەمە قسەی ئەوان نییە. ئەمە عەقڵە ناقسەیەکە کە دوای تەفەکوراتە قەڕنە نۆزدەهەمی فەلاسفەی قەڕنە نۆزدەهەماتکە. ئەمە قسەی ئەوان نییە. ئێستا باوە مۆدێکە کریاگە ئەم نە تعریفە ئازادی ئەزانێت، نە تعریفە عەداڵەت ئەزانێ، نە تعریفە بەرابەری ئەزانێ، هیچ کامیان نازانێت، وەلی یەک چێت خاسە زانێت. هەرچیەک ئەوێت و مۆد و لە تەلەڤیزیۆنەکان ئێژن ئازادیە ئەویش ئێشێ بیکات. مەسەلەن خۆی ڕووتەوە بکاتەوە. مەسەلەن تحتە ناو مبارزاتە فەمینیزم بێتە دەرەوە بێژێ من ناموسە هیچ کەسێک نییە. فرێک لەم مەردمە تەوانیان نییە تەکە حەقیقەتا ڕوبەڕووبوون خۆیان گەوجەکەن لە حەقیقەت. مەسەڵەن کابرا ژنێکی ژنەکەی زەریفە، دڵی وا پێوە لەمە خاستری گیر نایە، ئەزانێ ژنەکەی ئەی دۆڕێنێ فیشەکە دزێ، خۆی کاوە کەڕ. بۆ خاتر ئێمەی پێی بەر نەخوا بتوانێت ڕاحەت بڕواتە ڕێوە، استقبال ئەکا لەم هەوسارە وا حاکمیەت بۆی شلەکە. وا کەسانێ بەناوە ڕۆشن فکر تحتە نامە ئەوەی کە ژن ناموس نییە، تحتە نامە ئەمەی کە هەر کەسی ئازادی خۆی هەست، تحتە نامە ئەمەی کە من ڕۆشن فکرم. ئەمە ئەوێت و دەرمانە دەردە ئەم ئاغا، ئەوێت و دەرمانە دەردی ئەم ئاغا سوورێ ئەزانێ ژنەکەی فیشەکە دزێ، خۆیشی ئەم کارە ئەکات، هەم خۆی ئەیکا هەم ژنەکەیەکە. دەئیستە ئەم کامە قسەی گەرەکە ئەو قسە کە پێی ئێژن ژن ناموس نییە، ئەو قسە کە پێی ئێژن ئینسانەکان ئازادن، ئەو قسە کە ئێژێت بەشەریەت دنیای مەرد سالار بووگە. هەروە کەسی ناپرسێ چۆن دنیای مەرد سالار بووگە، چۆن جەهان تا ئەم دەقیقە مەرد سالار بووگە، چۆن بووگە؟ جوابێکی نییە. یعنی چی دنیای پاتریشیاڵ؟ خب هیچ وەختێ جنبشێ بەناوە فەمینیزم ناتوانێ حرەکەت کات تا دیگەری بۆ خۆی تعریف نەکردوێتەوە. لەذا فەمینیزم ئەگەر مەرد سالاریش مەوجود نەوێ، پیاو سالاریش مەوجود نەوێت، ئەی خولقێنێ ئێشێ مەوجودی کات. لەذا ئەو بۆ خاتری ئەوەی نیاتە خۆی بواتە بەرەو ئێشێ دیگەریە ئەم نابەرابەریە دروست کردوێت کێ مەرد سالاری دروستیەکە. سوعالی لێکێژی مەرد ساڵاریە چه شکلیە، چۆنە، لەکوێ بووگە؟ دابێری قسە ئەوێت و لەقلەقەی دەمە گشت کەسێ دنیا مەرد سالاری بووگە و ژنان زڵمیان لێچێت و دایکەکانمان زڵمیان لێچووگە و بڕاستی و حەزیان پێ نەکردگە و ئەم توڕەهاتە گشتی تکراریەکاتەوە. سوعالی لێ بکە چۆن مەرد سالاریە؟ ناتوانێت جواباتەوە. سوعالی لێ بکە بەرابەری یعنی چی؟ ناتوانێت جواباتەوە. سوعالی لێ بکە ئازادی یعنی چی؟ ناتوانێت جواباتەوە. پس مردمێک کە نەها بە شوێنە کەرامەتەوە، نە ئازادی بۆ مهمە، نە زندگی ئینسانی بۆ مهمە، نە خاک و سەرزەمینی بۆ مهمە. وەختی هیچ کام لەمانەی بۆ مهم نییە، ئەم مردمە ئێشێ چۆن تەکیا مبارزەکەی، ئێشێ ئیجازە نەدەی ئینحرافکە. چۆن ئیجازە نادەی ئینحرافکە؟ بزانن من مطمئنم هیچ کام لەمانەی کەوانە حەلیمە کوردستانە، شتێک بە ناوی سەرزەمینیان ئەسڵەن بۆ مهم نییە. ئەسڵەن من وەختێک قسە ئەەکەم ئەگەر فکر بکەمەوە لە زەهنە خۆمە کە دانەیە هەولێری و سلێمانەی و گەرمیانی و چەمچەماڵی و هەڵەبجەیی
حەز بە سەرزەمینە کوردەوارەکە، کوردایەتی پێی خۆشە، بێم تەبلیغکەم و یاڵڵا بێن و قیامکەن و توخوا و هەڵسنە پێی و ئەمانە خۆم ئەحمەقەکەم وانییە. 98% خەڵکە سلێمانی و هەولێر و ڕانیە و پشدەر و کەلار و چەمچەما و قەزاوەتیان دەرمەوردە من ئەمەسە کاورای حەیزە ئێرانی خەڵکە کرماشان کاکە بوو ناڕۆی بوو خوەت لادێیە ئازادکەی ئێمە ئازادین، کاکە بۆ ناڕۆی بوو خوەت کارێ بکەی شۆڕش بکەی تۆش وەکو ئێمە شۆڕش بکە. من متمەنم کاورا بۆی مهم نییە، سەرزەمینی بۆ مهم نییە، متمەنم. لەذا من نایەڵم حاڵی خاسوێ ئەو فکرە کات کوردایەتی کردە من پێی سابتەکەم کە ئەو کوردایەتی نەکردگە، ئەو فکرەکە شۆڕشی کردگە من پێی سابتەکەم ئەو شۆڕشیشی نەکردگە، ئەم کارە نەوگە. ئەو فکرەکە ئەو خوشبەختە من پێی سابتەکەم ئەو خوشبەخت نییە، ئەو فکرەکە ئەو ئازادە من پێی سابتەکەم ئازاد نییە. من ئاوا ورو دەکەم ڕاپەڕین وا کارەکە من متمەئنم مردم سەرزەمینی بۆ مهم نییە. ئەوە نەبوو لە کەرکووکە یەک نەفەرتیە نەبوو شەڕکە، ئەوە نەبوو لە کەرکووکە کەرکووک تەحویل دریا خەڵک لە سلێمانی ڕێپێوانیە کرد بۆ موچە. ئێوە فکرەکەن ئەمڕۆ دەوڵەتە عێراقی قەستی بوێ سلێمانی هەولێر بگرێت کێ لە بەرامبەریا شەڕەکە واقعەن کێیکە کێ حازرە بڕوابیکە؟ باوەڕکەن کەس دیمان نەکە کەرکووکە دیمان کەس نەچوو و کەس نایکە. وەختی تۆ خوێندنەوەکەت ئاواوە لە زێهنە تەرەفا تەرەفە خوێند و ئیتر نایەڵی تەرەف تەسویرە مەوەجهە خۆی بفرۆشێتەوە لە جامعە. تۆ نایەڵی خانمێکی هەرزە، هەرزەیە ئەخلاقی، پیاگێکی هەرزەیە ئەخلاقی، هەرزەگیە خۆی، شەهوەت پەرستبوونە خۆی لە ژێرە تابلوویە ڕەوشەنفکری ئازادی وە بەرابەری خاهیا بفرۆشێتەوە. تۆ نایەڵیت، ئێمە نایەڵین. ئێمە پس نەچوین لەسەر کولیاتی بەناوە کرامەتە ئینسان و ئازادی و سەرزەمین و ژیانە لیاقەتمەندە ئینسانێک قسە بکەین تەکە مەردمە. نا، ئێمە زانین مەردم خەریکن زندگی ڕۆژانەیە ڕۆژمەڕەیە گوزەرا ئەکەن و ئێمە دەقیقەن لە ڕۆژمەڕەیەکەیانە ئەیانگرین، نایڵین حاڵیان خاسوێ، نایڵین کاورا تەحتە ناوە بەرابەری خوازی شروع بکا بە فەساد و فاحشەگی و هەرزەگی لە ناو جامعەی ئێمە. ئەم ئیمکانەی پێ نادەین. ئەو ئێشێ بێت تعریف کاتۆ تەرەفدارە کامە مەکتەبە تئۆریزەکردنە ئازادیە. ئێمە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەکتەبە ئازادی خۆی تعریف کردەسەوە. ئێمە وتکمانە ئازادی یانی چی؟ تعریفمان کردەسەوە ئازادی یانی چی؟ ئەوان بین تعریفی بکەن و تەرەفدارە کامە مەکتەبە ئازادی ئینسان وا لەکوێ. مەسەڵەن ئەنگلە ساکسۆنەکان ئێژن ئازادی وا لە ناوە بازاڕ و جامعەی مەدەنیە، نگاهە مارکەتینگکردن و بازاڕیکردنە بە جیهان. تۆ ئازادی چۆن معناکەیتەوە؟ تۆ چۆن ئەمە بەعنوانە ئازادیە فرۆشیتەوە؟ تۆ ئەگەر تەوجیهە ئەخلاقی نەیریت ناتوانیت فاحشەگی بکەیت لە جامعەی ئێمە بە هیچ سوورەتێ. بەس نێسد وەختی کاورا دەرەچێت لەوەی کە ئەپرسی ئێژی دنیا چۆن پیاو سالاریە، چۆن پیاو سالاری بووگە، بێزەحمەت ئێرائەی بدە، مەطلەبەکەت ئەرائە بدە. هەروە تۆ ئێشەی وەکو باوەڕێکی مقدەس، وەکو خوای ناوە ئاسمانەکان قبوڵی کەی کە دنیا پیاو سالاری بووگە. بعد ئێژی دەی چۆن پیاو سالاریژە حای ئەو باوەڕ نییە بەوەی کە دنیا پیاو سالاروگە. نا عزیزم، تۆ ئیدعاکەی دنیا پیاو سالاری بووگە، تۆ تەمامە مبارزات خۆتت لەسەر ئەمە دانیاگە. من ئیدعام ئەمەسە، تۆ احتیاجت بووگە بۆ خاتری ئەوەی کە فاحشەگی لە ناوە جامعە بخەیتە ڕێ، ڕاوتێ دروستکەی بە ناوە فۆمەنیزم. ئەم فۆمەنیزمە لەسەر چتێ بەناوی مەفهومێ بەناوی بەرابەری بوێسێت. ئەم بەرابەریە لە تەقابڵەتە کە جەهانێکە بەناوە جەهانە مەرد سالاری قەرار بدات. ئەم مەرد سالاریە چێشەکڵیە،
تعریفی کەرەوە دەنا تعریفی نەکەیتۆ تۆ خەریکە فاحشەگی درۆکەی تۆ ئەم فەمینیزمە مەجای پێت داگە فاحشەگی کەی نادرووسی کەی لە نەقش ئافەریدەگار بێتە دەرەوە تەبدیل بووی بە کالایە مەسرەفی و دەفع شەهوەت ئەشی تعریفی کەی تۆ ئەنا غەڵەتەکەی تحتە ناوە فەمینیزم قسەکەی تعریفی نازانیت دێ تۆ مقەسری تۆ ئینسانە تەمبەڵێکی تەمپەروەریت بێ ئەوەی لە ناوی جامعە کارێکە کردیوێت لاف لێدەی گەزاف لێدەی تۆ فکرەکەی لوتە عەمەڵکەی لێوە پڕۆتێسکەی مێکاپ بکەی سینەت سیلیکۆنیکەی چاکە مەمکە بخەیتە خوارە و درزەکانی دەرکەوێت تۆ فکرەکەی دەسێک کوت شەواڵە گوچی بکەیتە بەرە بگی تۆ ئینسانە مۆدەرنێک نەتو نەوگی تۆ ئینسانە مۆدەرنێک نەتو ئینسانە فەهمیدەیەک نییەی نەتو ئینسانە شیکێک نییەی وان نییە تۆ شیک نییەی تۆ کاورایە کاولە تێ هەڵدریاکی بوزینەیەکی ڕەنکریاگی ئێمە ئەم کارە ئەەکەین پس ئێمە فکر ناکەین یانە ڕاپەڕین مەردەم مەفاهیمێ وەکو سەداقەت و کەرامەت و بەرابەری و عەداڵەت و ئازادی بۆ مهمە نەبووی مهم نییە کاورە ڕووسەری فرادا فاحشەگی لە ژێرە ناوە ئازادی تەبلیغەکە ئەسە نافەهمێ ئازادی چییە ملاکە تەشخیصە ئازادی ڕەهاکردنە نەفسێسی ئەوسا قەیمیانوت نەفس ئەگەر بەریدەی دەشتێکە بیقوچی مشتێکە تۆ ئالەگرا ئەوێنی سوقراتیش بەدیهیات یەخەی بە بەدیهیاتە مەردەمەگرت لە خیابانە کاورا ئەوی بەشەریەت ئەوی بێرەگە بزان بەشەریەت یعنی چی کاورا هەروە قسەی فڕایەدا خسرەوە ئاوازە ئێران یعنی چی خسرەوە ئاوازە ئێران یعنی چی خسرەوە ئاوازە ئێران کاورا فکرەکە فرە ڕەوشەن فکرە ئەگە شەجەریانی گوێداویت وەلێ ئێمە پێی سابتەکەین ئەحمەقێکە وەکو شەجەریان ئاستنزمێکی یابووە وەکو شەجەریان عینە شەجەریان ئەوەسە تۆ ئیشی ئاوا شەڕ بکەی بزانن دانێ بەچکە یەهودی هندیە پارسی کە خۆی بە فارسە زانێ ئەهاتە کە دانێ کوردە ئێمە قسەیەکەن کوردەکەی و ما کوردها ئینسان هەستی منێ حقوق میخواهی منێ ئەوشی خافەشۆ مارتیکە چوپون خافەشۆ تەمامیەتە ئارزی مارتیکە تەکەخا تاجدە تەلاف کاورای کوردیش یعنی تۆ ئینسان نیستی و ما ئینسانیەت میخواهیم و کۆرەوە کەی ڕێگەی شەڕکردنە کاورای کاول بۆ نافەهمی ئەو شەڕکردن نییە وا شەڕ ناکەن زین چۆن شەڕەکەن کاورای تێ هەڵدریاگە حاڕیاگ وا خۆی 2000 کنوا لە گیانیا خۆی بێپوڵە خۆی گەیگەسە فاحشەگی خۆی خەریکی فرۆشی ماوەدی مخدرە خۆی خەریکە لە دووبەی خۆی ئەدۆڕێنێ بۆ $100 وەسرە تۆ بگەسۆ ئەرباب چون تۆ وەکو ئەرباب تەماشایەکەی ئەو خۆی فرەوە شیک ئەزانێت چون تۆ لە بەرامبەر یا کەم تێری تۆ مەجبوری زوانەکەی ئەو قسە بکەی و لەهجەوە قسەکەی تەسەلوتت نییەوە زوانەکەی فیلمت نییەوە زوانە خوات داستان و چیرۆکت نییەوە زوانە خوات ئەو سوارەمە لە تۆوێ دەی تۆ چۆن ئێشێ ئەم ئینسانە وا فکرەکە چون بە چ تێهڕوونە چۆن ئێشێ وردیکەی ئێشێ بە فازێ بانتر لە شیکبوونە ئەو وردیکەی ئەم شیکبوونە خۆیە لە چی ئافرۆشێتەوە ئەم شیکبوونە خۆیە لە لایف ستایڵی ئەفرۆشێتەوە لەوەی کە ئەو مەشروب ئەخوا دۆ ناخوا لەوەی کە ئەو مینوژوب ئەکاتە پای کرواسە شۆڕ ناکاتە بەری لەوەی کە ئەو ڕەوابەتە جنسیە بێ پرەنسیب ئەکا وەلێ تۆ ئێشێ بێنە داوات شوو بکەی ئەو ئاتۆوە هاڕێ تۆ ئەزانی چۆنێشێ ئەو بەهاڕی تۆ ئێشێ بە ئەو سابت بکەی و ئەسڵن مەشروب ناناسێ ئەو ئەسڵن نازانێت چ شەراوی شەراب مەرغوبێکە بە چه سوورەتی ئێشێ شەراب بخۆی ئێشێ پێی سابت بکەی ئەو ئەسڵن دیشی نییە خۆراکی نییە ئێشێ پێی سابت بکەی ئەو لە ئەساسە نازانێت شیرینی چییە
لەذا تۆ ئێشێ لە کونەکانە ئەو بڕۆیتە ژوورۆ، تۆ ناشێ هەرچی خۆت حەزی پێیەکەی بێژیتی. ئەکسەری ئەم کوردی ئەمە فێروگە ما فێم منەوە ما حەقداریم و ما ئینسان هەستیم و دموکراسی مەگەر بیست و جەهان ئینتۆری و کورە دەو تۆڕەهاتە زەهنە خۆتە خۆ دەردە خۆتە خوا تۆ قسەکانە خۆت مەکە بۆ خەڵکی بزانە کاورا چی گەرەکە بزانە کاورا زعفی وا لەکوێ ئەو گەرەکی بە تۆ بێژێت ئینسانە شیکێ کە تۆیشێ پێی سابت بکە ئینسانە ئەحمەقێکی دواکەوتری حاڕیاگی تەجاوز پێکریاگە فاحشەس ئەوەی بە تۆ ئەیفرۆشێت و تحتە ناوە ئازادی و دەرکە ئەو لە ئازادی وە شیکبوون فاحشەگیە پاتایاز. تەوەجۆکەن لذا اتفاقێکە لەگرا ئەکەفێ ئەمەسە جامعە بەرەو فەساد و کاولی چووگە و تۆ فکرەکەی بێ بە مەردم بێژی خەڵکە بە شەرەف و خەڵکە تێگەیشت و خەڵکە قارەمانە کوردەوار دا بێ زەحمەت قیامکەن خەڵک نە قیام ئەکا نە بێ زەحمەت قیام ئەکا نە قارەمانە نە باشەهامەتە خەڵک مەجموعەیەکی گومنامە معلوم نییە کێس چییە چ شکلیە تودەیەکی پەراکەندەس هیچ سازماندەیەکی نییە هیچ خاستێکی نییە هیچ داواکاریەکی نییە هیچ هەیکەلێکی نییە. ئەوەی کە تۆ پێ ئێژی خەڵک مجموعەیە ئیدەس حکوومەت ئەکا بەسەرە تودەیەکی متەراکەمە مەردمە لەذا تۆ ئیشی بەی لە ئیدەکە ئەگەر تۆ ئەوێنی ئمڕۆ هیچ حرەکەتێ سوورەت ناگرێت و حرەکەت لە ڕاستایە نابودیە بۆ خاتری ئەوەسە ئیدەیەکە وا لە زەهنە ئەم مەردمە حرەکەتی پێکە ئەو حرەکەتە بە سوویە نابودیە لەژێر چی لەژێر تەوجیهاتێک کە دەروونە ئەمانە ئارامەکاتەوە حەزی پێەکەن ئەم مەردمە حەزەکا کار نەکا پوڵداروێ حەزەکە تەکانێەوە خۆی نەدا سەرتاپای بێتەوە لەزەت حەزەکە حەزی پێکا خۆشیێتی لەذا ڕێگەترین ئاسانترین ڕێگە بۆ گەیشتن بە ئازادی چییە؟ ڕوتۆکردنە خوات مەشروب خواردن سەکسکردن ئەمەوێتۆ چی؟ ئەوێتۆ ئازادی و دەریافتە ئەم ئینسانە لە ئازادی. بزانن مثالێک بێرمەوە مەسەلەن من سەردەمانێک گەرەکم و بێژم خەڵکە کوردەوار بە تایبەتی پیاکان کوڕەکان مەردوون خسڵەتە مەردانەتان بوێت ئەوەنە خۆتان تەسک و تروسک و ناسک مەکەنەوە ئارایش مەکەن ئەگەر بە هاتای ئەم قسانمە بکردایە کابرا جواوی ئەداوە ئەوە خۆی سوێڵی هەست ئەوە خۆی دواکەوتگە ئەوە خۆی موسڵمانە تەوەجۆکەی من چۆن مەشیان پەیاممە بە هەناردەیە کە ئەوەم بشکاندایە چۆن ئێشەوە بشکێت چون مطمئنە مەم کاورای دەهاتیە لە دەهاتەکەی خۆیان ئەولاتر نەچووگە قاچیشی خستوێتە ناوە ئەم دنیا حەچی حاڵی نەوگە 100 ساڵی تریش لە پاریس زندگی کە حەچی حاڵی نەوگە حەچێ نەفەهمیگە. من هاتم چیم کرد؟ من هاتم گۆرانیەکم لە لارا فابیان هاورد بە ناوە ژۆتم. لارا فابیان فەڕەنسە ئەخوێنێت خەڵکە بلژیکە وا لە پاغیە ئیتر ئەو وا لە پاغی یعنی پاریس قبلێ تەمەدونە غەرب عروسە شارەکانە دنیا پاغی زوانە سەکسیە فەڕەنسە کەنیشکە فەڕەنسەوی داخم لە نەوادەگانە ئینقلابە کەبیرە فەڕەنسەویت جمهوریە هەشتم و نهۆمە مەردمە ڕادیکاڵە فەڕەنسەوی داخم کێویت تەکە دانەیەک کاورایەک وا خۆی بە کاولێکی حاڕیاگی لای
کرماشان و سەقز و سنە و ورمیە و هەمەدان و سلێمانی ئەزانێت مقایسەی بکە، بیدەرە دەمە مقایسە. ئەو حەز بە قاچاقچیەکە، حەز بە ئوستاد دانشگا ئەکا، حەز بە ڕووناکبیر ئەکا، حەز بە پوڵدار ئەکا. وەرە لارا فابیان لە گۆرانیەکەیە ئێژێ عاشقتم وەکو گورگێک، وەکو سەربازێک، وەکو پادشاهێک، سوڵتانێک، وەکو قارەمانی فیلمێک، وەکو ئەحمەقێک. نەیوت وەکو قاچاقچیێ، نەیوت وەکو ئوستاد دانشگایە، نەیوت وەکو ڕووناکبیرێک، نەیوت. لارا فابیان معشوقی ئەم شەکڵیە، پیاگە، معشوقی پیای پیانەس، سەربازە، سوڵتانە، پادشاهە، گەردەنکەشە، گورگە، ئەحمەقێکە. وەختێ تۆ ئەم ئینسانە هاڕیاگە بێسەوادە ئاست نزمە و بە معنای واقعیە کەلەمە دەهاتیە خەیتە بەرامبەر ئەم قیاسە، ئەوێنێ دەرمقابلە لارا فابیان هیچێکی نییە بۆ وتن. ئەمە ئەو تەرانەسەوا کە نیشکە فەڕەنسەوی عاشقەوێ پێی، ئەمە ئەو پارامەترانسەوە کە نیشکی فەڕەنسەوی حەز بە پیاگەکە، وەڕواتە ناوە تەرانە. تەوەجۆکەن لەزا من نایم بە کابرا بێژم پیاگوە بۆ خوات، نایم بە ژنەکە بێژم ئاتە دروست فکرکەرەوە بۆ نەفاسدی. نا، من تێم نگاه خوام، نگاهت دروستە خوام، ئەو جۆرەی کە پێیگەیگەم بە زندگی ئەوە مەترحەکەم و ئەزانم ئەو چیگەرەکە، ئەزانم ئەو خەریکە چی ئەفرۆشێتەوە. ئەو تەمامە کەمکاری، ئاسنزمی، ترسنۆکی، تەسلیم پەزیری، شەهوەت پەرستی، تەماعی، فەسادی، گشتی خڕە و کرگەس و لە پشتە تەوجیهاتە ئەخلاقی گەرەکێسی بیفرۆشێتەوە بە تۆ ئەم سەلاحە تەوجیهاتە ئەخلاقیە لێ بسێنە، سبەی سابت کە ئەم تەوجیهات ئەخلاقی نییە، نیسی بیکە، هیچ تەوجیهێکی نییە. چۆن تۆ دەرپێکە لە پێ ئەکەنی ئازادیە؟ چۆن تۆ ڕۆژێ 8 جار ئاوسە ئەکەن لە ناوە خیابانە بەمەیژی ئازادی؟ ئەمەسە تۆ فەخری پێەکەی؟ تۆ بەمەیژی مۆبارەزە؟ کێ ئەم تەوجیهاتە ئەدا بەمانە؟ کێ ئەیدا؟ نظامە سوڵتە. نظامە سوڵتە بە میدیاکانی، بە تەلەڤیزیۆنەکانی، بە موجریەکانی خەریکە پێ ئێژێ دەرپێکە لە پێی داکەنە، لە ژێر 8 نەفەرە ئاوس بووە، دەست بووە بۆ زندگیە گشت کەسێ، لە حەچی جێگەس خۆت تەئمین بکە، تۆ ئازادی. پس ڕاپەڕین نهاتەکە مردما کەل بخات، داوایان لێ بکا بیکەن لە ڕێخوا بێنە بەرەوە. نه، ڕاپەڕین معتەقەدە مۆبارەزە ئەم شەکڵیە، ئێمە مەردمین، ئێمە لە سەرەوەی مردم نییەین تا تەوەقع بکەین ماتەڵین مردم دەنگمان پێبا، یا تەوەقع بکەین مردم مۆبارەزە بکە ئێمە بە قودرەتە سیاسی بگەین. نه، ئێمە ناوەم جارواقع خەریکین زندگیەکەین و ئەم جامعە ئەم مردمە خەریکن فاسدی یەکەین، ناتوانین نەفەسی تیا بکێشین. کاورایتر ناتوانێت ازدواجکە، ناتوانێت عاشق بوێ، ناتوانێت ژنێ بخوازێت پەیدا بکات کە عاشقی بوێت. کاورایتر ناتوانێت پیای پیاگانەیە پەیاکات، عشق ڕۆمانتیکێکی تەکا دروست کات، زندگیەکی تەکا دروست کات. کاورا ناتوانێت تر کاسبی بکات، کاورا ناتوانێت بیر لە ئایندە بکاتەوە، کاورا ناتوانێت بیر لە خەلاقیەت بکە، بیر لە ئازادی بکە، کاورا ناتوانێت. ئێوە نایەڵن. ئێمەش وای ناوم جامعە زندگیەکەین، جز ئەم مردمینە. هەر کەسێک گەرەکیسی ئەم سەرزەمینە ئێمە نابوود کا و ئەم جامعەی وا پێکردەکە ئێمڕۆژ هەست، ئێمە لەم قەوڵەیە ویسین. تەفاوتە ئێمەش ئەمەسە، ئێمە هەم منسەجمین، هەم قودرەتمەندین،
هەم خەیلی شیکین هەم لە مەفاهیمێک ئستفادەکەین ئەزانین بۆ ئستفادەکەین و معنیمان کردگەسەوە. پس تئۆریمان ماوە دەسەوە بۆ کارەکانمان، جاهانبینی و پێوانەی خۆمانمان هەست. پێویستیش ناکە ئەلتەماسە مەردم بکەین، ئەلتەماسێکی نییە. هەر کە وەکو ئێمە هاوڕەنجە ئێمە ستێت لە شانە ئێمە ئاوێسیت، کەم گەندەڵستانە کۆکەینەوە وە کۆیەکەینەوە. ئەمە ئەو تێکنیکانەسە ئێوەی ئیشی بیزانن چۆن تەکە تەرەفا بەرخوردەکەن. مثال ئێمە فکر ئەەکەین قاڵب ئێمە فکرەکات کە غەرب مدینەی فازلەس، هەرچیەکە لەم دنیا مەشەیە کەشف بووایە غەربی کەشفیان کردگەن. ئێمە حەچێکی ترمان نەماگە کە کەشفیکەین، غەربی ئەیکەن. وسولەن ئێمە لەم دنیا نەقش و ڕۆڵێکمان نەماگە. تەوەجۆ بکەن بە ئینوانە ئومەت کوردی چەنێ ئێمە بێنەقشین لەم دنیا، هیچ نەقشێکمان نەماگە. دەی فەرهەنگە هالیوود تەولیدیەکاو، علمە UCLA تەولیدیەکاو، تەکنۆلۆژیە یاڵات متحدەی ئەمریکا تەولیدیەکاو، پزیشکیە ئەوان تەولیدیەکەن و وسولەن کارێ نەماگەسە بۆ ئێمە بۆ زیێنگین، بۆ زیێنگین وەختیاتی شتاوانە تەولیدیەکەن، باشترینی تەولیدەکەن، بهترینی تەولیدەکەن. وەختی ئەمە نگاه ئێمە بوو بە دنیای غەرب، وسولەن هیچ وەخت ناتوانین کەیفیەتە زندگی ئینسانە غەربی بفەهمین، هیچ وەخت ناتوانین بفەهمین درزەکانە دنیای غەرب وا لەکوێیە، ئیرادەکانی وا لەکوێیە. مثالتان بۆ لێدەم، تەمامە ئەوانەی کە فکرەکەن ئەسرە ڕۆنەسانس و لە دوای ئەوە مۆدێرنیتە بە کوشتنە خوای ئاسمان و زەمینیکردن زندگیە ئینسان دەسی پێکرد و هەر بەو بەهانە حەملە ئەکەن بەخوا و دین مەسخەراکەن و ئەکسەرەن ئەیتەیستن. ئێشێ بزانن ئەو کارکردە واخوا لە ئاسمانگا بووی بە سوورەتە خەیلی قێزەونتری، خەیلی مادیتری، مەلموستری. ئیمڕۆ دەوڵەتهای کۆرپۆریشنیە جیهانە غەربەیکەن، دین دروست بووگە، دینی خەتەرناکتر لە دینە مەسیح لەسەر کۆڵەکەکانە دینە مەسیح. لذا ئیدعای ئازادی لە نەزەرە بەشەرە غەربی و ئیدعایەکی پوچ مەسخەرەس و بەشەرە غەربی لەگرا کونێکی گەورە وارەگیانە. بەشەرە غەربی مشتێ مەڕووماڵاتە کۆنتڕۆڵ کریاگە، بەشەرە غەربی مەس کراودە و کۆنتڕۆڵ بووگە. بەشەرە غەربی بەشەرە جیهانە ئینقیادە و ئەمە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ کەشفی کرد. ئێوە فکرەکەن بۆ هیچ کەسی لە بەرامبەر ئێمە قسەیەکی بۆ کردن نییە بیکات، بێت چی بێژیت فکرەکەی. تەماشاکە من وتم ئەمانە فکریانە کرد غەرب وا لە منتەهای دەرەجەیە قودرەت و ئیدعالە. ئێمە هاتین وتمان غەرب وا لە منتەهای قەحقەرا و نابودیە و بەشەریەت ڕەختی بەستگە لە دنیای غەربە. ئێمە معتەقد نیین حقوق بەشەرە غەرب شاهکارە، ئێمە معتەقد نیین نظامە دموکراسیە مورد ئیدعای غەرب باشترین مدڵە زندگیە، ئێمە معتەقد نیین سەرمایەداری ئاخرین ڕێگەیە زندگی ئینسانە. نە، وانییە. خروجیە سەرمایەداری، نئۆلیبرالیزم، حقوق بەشەر، دموکراسی، جیهانە قێزەونە، ئینقیادە. و ئەم دووگانەیە ئینقیاد و اختیارە ئێمە لەسەر جیهانە غەرب دامان نییە و مبارزاتە خۆمان لە حەولە ئەمە دانیە. ئێمە بە عنوانە ئینسانە کوردی لەم دنیاوە ئاغازە تەمەدون لە ئێمە بووگە، لەم دنیاوە لەسەر ئەساسە فرەیەک لە چیرۆکهای غەلب کریاگە ئێمەوە بەرعکس کریاگە ئێمە دروست کریاگە. ئایا ئەمان توانی
ئەتوانین دیسانەوە دەسە خۆمان بەم تاریخە حەککەین. ئەمان توانی مەسەڵەن ئێمە بە عنوانە مبارز چیمان بوو بیکەین؟ خۆمان بەینە خۆمان چیمان بوو؟ مبارزە بەر عەلەیە هیچی بکەین چۆن ئازادەوین بە فۆرموڵەکان ئینسانە غەربی. دێمەگەر ئینسانە غەربی خۆی ئازاد بوو بە ئێمە فکرمانەکە ئەمانە پوڵدارن، ئەمانە پێشڕەفتیان کردگە، کوچە و خیابانەکانیان تەمیزە، سەروەتیان هەست، ئەسلحە و چەکیان هەست. دائیمە هیچ وەخۆ ناتوانین نەفسی و پەنجێ دروستکەین. ئایا ئەم جەهانە غەربە ئیرادیتیانەوە کە ئێمە دائیمەن سوڕمانە خوارد لە باوەشە فۆئرباخەوە ئەکەوتینە باوەشە مارکس، لە باوەشە مارکس ئەکەوتینە باوەشە فرۆید، لە باوەشە فرۆید ئەکەوتینە باوەشە یۆنگ، لە باوەشە یۆنگ خزمانە خواردەماک ئەکەوتینە باوەشە ئادەرنۆ، لە باوەشە ئادۆرنۆ خڕمانە خواردەماک ئەکەوتینە باوەشە هایدیگەر، ئەکەوتینە باوەشە هێگێل، کانت. ئەمە کارە ئێمە بوو، سڕ بازی خلیسکێنە، کارە ئێمامە بوو. ئێمە ڕاپەڕین چی کرد؟ ڕاپەڕین هاتووتی بەرعەکس ئەوەی کە ئێوە فکرەکەن جەهانە غەرب وا لە منتەهای ئەوجە خۆیە لە چی؟ لە ئەخلاقە. تەوەجۆ بکە هیچ وەخت ئەمریکاییە ناتوانێت بێت ئیدعا بکات لەم دنیا بێژی من نێرەکەرە ئەم دنیامە چون پوڵم هەست ئەسلحەم هەستە بەدەمم لەسەرتە. با بە سەراحەت دەوڵەتە ئەمریکا و ملەتە ئەمریکا مدعا بکە، با بیکە. ئیجا ئەمێنێتەوە مابەقیە جەهان، یا مابەقیە جەهان ئەمریکا نابوو دەکا، یا ئەمریکا مابەقیە جەهان نابوو دەکا. ئەی ئیدعایە بە شەرە غەربی بەچێ؟ بە پوڵیسی، بە سروەتیسی؟ نه. ئەو ئێژێ من ئەم پوڵ و سروەتمە دەڕاستای تەفەکورات عەزیم خۆمە بۆ زندگی فازڵانە و ئینسانیە ئینسان بەدەست هاوردگە. من لە گۆزارە بە ئۆمانیزما وامە پێهاتکە، من لە ئرتقادانە ئەخلاقیاتە بەشەرا بەگراگەیم. ئەو نییە گۆشت ناخۆم، ویگانم، مەحسوڵاتە حەیوانی ناخۆم، ئەوە نییە ئیعدامم لەغف کردگە، ئەوە نییە جنبشە ضد خشونەتم هەست، ئەوە نییە ئەگەڕێم قوربانی ئەدۆزمۆ، گەی ئەدۆزمۆ، لزبیەن ئەدۆزمۆ، قەوانین تەجاوز تەسویب ئەکەم، بە شوێنە بچووکترین نابەرابەری های جامعە گەڕێم. ئەو ئیدعای ئەوە ئەکا غەرب. ئیدعا ناکە بۆ میەتۆمی هەست فەقەت، ئەو ئیدعا ناکە. ئەوەی کە ئێوەی غافڵ کردو لە غەرب ئەمە بوو، پوڵەکەیتان ئەدی و کالاکانی. بەشەرە غەربی ئیدعا ئەکا ئاخرین وژنە بەشەریەتە، فقط ئەو ئەزانێ ئینسانیەت چه شکلیە. تەوەجۆکەن ئەمامانە یەک گوشادە گەورەیە وا لە ناویانە. بەشەرە غەربی وا لە ناوە ئینقیادە مطلقە، ئینقیادێکی وەحشەتناک کە لە توولە تاریخە اتفاقەوە هیچ وەخت نەکەوتگە. و تەمام ئەم ئیدعاکە ئیکا مشتێ تڕەهاتە یاوەسکە هیژیتی، و تەمام ئەمانە لە دیبەیتەکانە ڕاپەڕینە نەقد بوو بەسەوە، گشتی نەقد بوو گەسەوە. تەمام ئەوانەی کە مەفاخر ئەمانە وگەسە، مەفهومبەندی ئازادیان، مەفهومبەندی حقوقیان، مەفهومبەندی ساختارە حکوومەتی و جامعەیان، تەمام ئەمانە نەقد کریاگەسە لە ڕاپەڕینە. تەمام ئەمانە حملەی پێکریاگە لە تەرەفە ئێمەوە. بزانن جەهانە ئینقیادە دینی بۆ خاتری ئەوەی کە دەستگاهای ئیلاهیاتی کار بکات، ئێشێ نمونەیە لە ئینسانە چەپەڵە کەسیف دروستکە کە ئەم ئینسانە ئێشێ کۆنترۆڵ بکرێ. یعنی بێت بێژێ ئینسانەکان بۆ تەماع یەکتری ئەکوژن، ئینسانەکان شەهوەت بازن، تەجاوز ئەکەن بە یەکتری. بێژێ ئینسانەکان حەسوودن، لەبەر حەسوودی جنایەت ئەکەن. ئینسانەکان تەمبەڵن، لەبەر تەمبەڵی تەن بە هەر کارێکەدەن. ئینسانەکان فرەخوەرن، لەبەر خۆراک هەر کارێکەکەن. بۆیە تۆ ئەمێنی لە ناوە ئەم ئەدیانە
دائما ئیشی دز مەوجود وێ، حیز مەوجود وێ، بێشەرەف مەوجود وێ، گەواد مەوجودێ بۆ تا ئەم ئیدعا ثابت بکرێت، تا ئەم ئیدعا ثابت بکرێت کە بەشەر مەوجودە کەسیفێکە، مەوجودە گوناحکارێکە. ئەوجا چی زەرورەت پێیاکە؟ وەختێ عیدەیەک دز و چەتە و حیز و تەجاوزگەر و بێشەرەف و نادرووس و سکپەرست و تەمبەڵ و ئەمانە کەوتنە گیانە مەردم، ئەو وەختە چی زەرورەت پێیاکە؟ دەسێکی زۆردار کە تەحتە نابردنە ئەم بەلایە بەسەر ئەم مەردمە حکوومەتکە. لذا ئیمکانی نییە ئەم حکوومەتانە دروست بوون و باوەڕیان ئەوەیەتە کە بەشەر و ئینسان مەوجودێکی معسیەتکار نییە، مەوجودێکی گوناحکار و خەتابار و چەپەڵ و گورگ نییە، ئیمکانی نییە. نایەڵن وا فکرکەیتەوە. بۆیە ئامار و جورم و جنایەت ئەڕواتە سەر، قەتڵ، فەحشا، تەجاوز، مەواد مخەدر ئەڕواتە سەر، ئەیوەنە سەر، تا زەرورەتی بێ، تا نەقشیان بێ ئەمانە لەم جامعە دانیشتگن. خڕوا ئەلەکی نییە. خۆ من بە ئاشکارای عاڵەم لەگدا ئەزانم کامە کورد خەریکی پەروەردەکردنە حەشیشە. دەوڵەتە ئینگلیز نازانێ، پۆلیس نازانێ، نازانێ کێها خەریکی کاشتە حەشیشن لەگرا، چۆن نایەنگرێ؟ بۆ خاتری ئەوەی کە دەرسەدی لە جنایەت دائیمەن ئیشی مەوجود وێ لە جامعە، تو دائیمەن ئیشی ئەم مەردمە بوویتە ناوە نەشئەگی. ئەی کێ حەشیش با بەم مەردمە ئەم گشتە فشارە لە ئینقیادا ئەکێشێت بڕواتە ناو خەلاپی. دێخۆ حەشیش لەم جامعە بوو ڕێم مەردمە قەپەکەن سەر دەوڵەتە. چۆن ئێوە فکرەکەن باقییان ناگا؟ کاورای کورد فکرەکە ژیرە، بەری پێ ناگرن ئەم 2000 گوڵدانی گرتگە 200,000 دەرهاوردگەن. ئەو فرە ژیرە. نە، سیستەمەکە واکارەکە، سیستەمەکە واکارەکە. لذا ئەم دیبەیتە ئاموزشیە خەریکە ئەوە بە ئێوە ئێژێت دائیمەن بنوارنە نقطەی زەعفە تەرەفە مقابڵتان. تەرەفە مقابڵتان نقاتە زەعفە فرە و فراوانی هەست. خەریکە یە تەسویرێک لە ژێری ماسکۆ بە تۆ ئەفرۆشێتەوە و بە ئەو تەسویرە لە تۆ ئەدات. هەچ وەخت تۆ تەکە کەسێکا کە تەرەفدارە شەجەریانە ناوێ واردی مناقشە بووی لە مەنزەرە کوردایەتیوە، چون ئەدۆڕێی. هەچ وەخت تۆ حەز بە شەجەریان ناکەی، ئیشێ ئەوە بزانیت سابتی بکەی بە تەرەف تۆ خەیلی زیاتر دەرمەوردە ئومورات دنیا حاڵیتە. وەلذا چون تۆ حاڵیتە لە نەزەرت تۆ شەجەریان دانێت تێ هەڵدریاگە، حیزە هەر کەسیش تەرەفدارێکی وەکو خۆی حیز و تێ هەڵدریاگە. نمونونەکەی ئەمشەو دیتان زیاتر لە 10 نەفەر خەڵکە حەلیم تەرەفدارە شەجەریان هات لەگرا جمێنیدا. تەوەجۆکەن. پس ئەو حەملانەی کە ڕاپەڕینێکە مەسەڵەن کابرایەک تێت ئێژێ منتەقی قسە بکە بە ئێمە ئێژێ، ئێمە دەست بەجێ جواویە دەینەوە ئەی دەینە بەرە سەفاتێکە هەست لە فاحشە فاحشەست، لە جندە جندەست، لە خۆفرۆش خۆفرۆشە، ئەی دەینە بەری بۆ ئەو کاراکەین، بۆ ئەو کاراکەین. وتمان ئێمە دوکانە بازرگانیماندا نەنیاگە، ئەم مەردمیشە گشتی گەورە بووگە، کاوراوە دەسە خۆی خانەمە خۆی هەڵەگرێ ئەیواتە مەتە بە پزیشک کە ئاغایە پزیشک معاینەی بکات تەمامە قسمەتهای پرایوتە بەدەنە ئەم ژنە معاینە ئەکرێت. ئیرادێکی نییە چون نەخۆشە، جامعەیە من نەخۆشە، دەردەکەیشی فاحشەگیە ئێوەس. تۆ خەریکی ئەم کاریتە، بعد من بازگووی یەکەم تۆ ناڕەحەتەوی. نا ئەتفاقەن چون تۆ ئاوێنەکە گرمە بەرابەرت، تۆ ناتوانانی تحتە ناوە مەفهومە ئازادی فاحشەگی بکەیتر لەوێ ناڕەحەتی. تۆ کاورایە گەوادێکی زاتە نییە بە هیچ دەلیلێک لە بەرامبەرە گەوادیەکە کە پێت تەحمیل بووگە بوێسی. گەرەکتە ئەمە لە ژێرە ناوە ڕۆشن فکری و مدارا و دڵڕەحمی و مافێ مرۆڤ بفرۆشی تۆ منیش پێ دەژم تۆ گەوادی تحتە ناوەوە. تۆ گەرەکتە تحتە ناوە زندگیکردن و لەزەت و بەشەریەت و لە ژێرە دەسە عەلیە خامنەئی دانیشتویت
بکەویتە حەپە دنیا بیت ئەمە بە من بفرۆشیتۆ کە تۆ فرە ئینسانە فەهمیدەیەکی بەحسم منتەقی سەرە دەوێت و دموکراسی ئەزانی سڵح چێ شەکڵیە من ئیجازە نادەم تۆ کارە بکەی نا من ناڵم تۆ لە ژێرە دەسە عەلیە خامنەئیە ڕۆژێ 2000 دەفە تەجاوزە پێکەن سکوت ئەەکەی لەبەر ئەوەی لێتی نەسێنەوە جاسووسی ئەەکەی درۆ ئێژیت کڵاوبەرداری ئەەکەی ڕوانتە خۆی دزی ئەەکەی ناتوانانی بێی لەگرا بە من کەرامەت بفرۆشیتۆ ناتوانانی بێی لەگرا سڵح دوستی و ئۆمانیزم بە من بفرۆشیتۆ تۆ ناتوانانی ئەم کارە بکەی من نایاڵم ئیجازە نادەم تۆ ئەو کارە بکەی من قەشەنگ لەسرت لای ئەوەم تۆ چی شکڵیت بۆیە من مەفهومە سڵح بۆ تۆ تعریفەکەمەوە مەفهومە جەنگ بۆ تۆ تعریفەکەمەوە تعریف ئەەکەمەوە ئەمانە بۆ تۆ دەی تۆ دەسە لێ داگە ئاغا حەمید بزانی هیچێکمان وا پێ خاز دەسی لێ بە تێتە ناوت دەسە وا پێمان دەی تۆ بە چی ئەفەهمی ئەمەی کە ئیستەوتم فەهمیت ئەمە خاڵید بوو خۆخاس من ساعاتێکە بە ئیستدلالۆ بۆ تۆ قسەکەم تعاریف تێرم تۆ حەچێ فەهمیت تۆ ئەزیزەکەم ڕەوابەتت جنسیە بێپرنسیب بەرقەرارەکەیتر مەگە نایکەی دەی زناکەی دەی مەگەرتەکەت دەنەفەرانە کردگە دەی جندەی دەی هەرزەی دەی بۆ پێت بەرەخوا دەی مەگەرم کارانە ناکەی دەی تۆ لە ژێرە دەسەر عەلیە خامنەییە دانیشتگی ڕووسەری فڕە ئەدەی پەیکێ مەشروب هەڵە دەی تۆ تێتە ئەم لاوەیەژی من ئینسانم ئازادیم گەرەکە تو درۆ ئەەکەی نە ئینسانی نە ئازادی ئەزانی یعنی چی ئەو دوو کارەیش کرد لە حیزیت بوو ڕووسەریەکە فڕەدا و ئەلکۆلۆ خوارد تەوەجۆتان کردیاران ئەمانە تا ئیستە تەسویرێکیان کە دەریافت کردگە لە کارە سیاسی ئەمەسە دانەیەک ئینسان کە خۆی لە مردم و مهمتر ئەزانێ ئیمڕۆ گەرە کێسی بێ بەسەرە مردمە حکوومەت بکە لەزا ئەشەی بێت پیاس پاکا بۆ مردم تا مردم مەحبوبی لە دڵە مردمە ئەمانە واقعەن تەکە شۆڕشێکا ڕوبەڕوونە و گن کە شۆڕشە مردمە من یەکەم جار کە قیامم کردگە لە کونە زاوەکانە خۆمە هاتکمە دەرەوە بەرعەلەیه فەسادێک کە ئێوە هەستان کردگمە بەرعەلەیه محیتێک ئەمن نەبوو بۆ زندگی و تەنگ بوو و شایستەی بەرە ئێمە نەبوو قیاممان کردگە لیلی چۆنە نێمە لالای تۆ عەلیە خامنەی خۆ ناپەنەمێت تۆ خوات عەلیە خامنەیت عەلی خامنەی تۆی دەوڵەتی ئێرانی تۆی جاسووسی تۆی خۆفرۆشی تۆی گزارش ئەدەی تۆی تەمەڵی تۆی فاسدی تۆی بێ ئێرادەی تۆی دزی ئەمانە تۆی گشتی خۆ عەلی خامنەی ناپەنەمێ بێت 85 ملیۆن تو خود بێکەرامەتی تو خود دزی تو خود فاسدی و ئەتوانی تەحملکەی نێچیروان بارزانی و خانەوادەی تاڵەبانی و مەسعود بارزانی وەسەر ملتۆ دانیشن تۆیش وەکو ئەوانی چۆن ڕێزە بگرم تۆ حەیچی ڕێزە نییە تۆ لە کەرامەتە نێست لە کۆششە بۆ ئازادی نێست بۆیشی ڕێزت بگیرێت تەوەجۆکە لزا ئێمە لە یەک چێت متمەئین نین ئەم مردمە کە دەستیان داگەسە کاولیە جامعی ئێمە ساعەتێک وەختیاندان نیا کە فکر بکەنەوە دەرپێداکەندن فرە ڕاحەتە لە شوێنە شەهەوات و ناوگەڵچوون فرە ڕاحەتە وەلی متمەئینین نازانن ئازادی یعنی چی هیچ وەرژنێکیان نییە تەوجیه ئەخلاقی ئەمەی کە خەریکە ڕەوابەتە متعددێ
جنسین لە چی وتیت تۆجێ هەمەی کە من زندگیەکەم و لەژێر ناوم زندگی من هەر فعلێکی کەسیفەکەم دەسمە ڕوات و ناوی جنایەتە و ڕقابەت ئەەکەم و کۆڵبەری ئەەکەم و قاچاق ئەەکەم و ڕاند ئەخۆم و ئێمە ئەم تەوجیهاتانە قبوڵ ناکەین کاورا ئێشێ تەوجیهە ئەخلاقی تێری دروست بێرێتی دروست تەوجیه بێرێت لەزال لە گراوە خەڵک بگرن ئاوا مبارزەکری لە جامعەیەکە لە پڕێکاوێنی لە ناوی جامعەیەکە ئێمە تەبدیل بووین بە 10,000 نەفەر وەلی ئێمە 10,000 نەفەر 10,000 نەفەر بتەو متحد لەژێر یەک مەتنە ئەدەین لە قەوارەیە تەمامەن فەسادە وتم پێتان ئەم مەردمە گشتی دەمی وەگەسە تەڵی تەقیاکەچێکی بۆ وتن نییە نێسی حەچێ نازانێ حەچێ نافەهمێ حەچێ نافەهمێ چون زەهنیەتی تەلەڤیزیۆن دروستیەکا بووی دائیمەن گیرۆدەی شەهواتێزی وەختی تۆ گەرەکتە ورودی پێ بکەی لەو کاناڵە ورودی پێ بکە ئەو گەرەکی شیکوێت لە شیکی ورودی پێ بکە پێی سابت کە شیک نییە داهاتیە پێی سابت کە تەرەفدارە ئازادی و ئەخلاقیات نییە فاحشەس ئەوەسە وەختی ئەوتە پێی سابت کرد تەرەف ڕواتە سەرە بنە واقعیە خۆی ئەمە حەکایەتە کەس لەزا ئێمە ئەمڕۆ نەهاتین پێژینایی شەجەریان لاوە عەیبە ئێوەی کورد شەجەریان موسیقی کوردی دزیگە نەقسێ وەمەە نەکرد نەمانوت وای خەڵکی کوردەوار وا لە خەتەرە مەڕۆنە شوێنە شەجەریان نە وامان نەوت هاتین تەفسیرە فیلمە سەبەنمان کرد وتمان جامعەی وەختی فاسدەوێت چه شەکلی فاسدە و ئەم نظامە ئینقیادە بۆ کارێکی کرد کە ئینسان قسەیە ئەدیانە قیادگەرە ئیبراهیمی بخونجێت کە ئینسان مەوجودە فاسدێکە بۆ ئەم قسەیە کرد بۆ خاتری ئەوەی دەسەڵاتی خۆی مواجه بێ بەسەر جامعە بۆ نظامە سوڵتەی جەهانی سعیەکە فەقر و فەحشا و دزی و تەماع و ئەمانە فرە بکە لە جامعەیەکە بۆ واکە بۆ خاتری ئەوەی سابتی بکە حکوومەت زەرورەتی هەست لە جامعە و ئەگەر حکوومەت نەوێ ئینسان گورگە ئینسانەوە ئینسان ئینسانەخوا بۆ خاتری ئەوە کارەکە مەسەلەکە ئەوە نییە کە بە شوێن ئازادی ئاڕوات یا گەرەکێ تۆ سەعادەتمەند بیت یا تۆ تەجروبەی ئازادی بکەی نە مەسەلەکە ئەسا ئەوە نییە مەسەلەکە وەسە کە شغڵ بۆ خۆی و زەرورەت بۆ خۆی ئیجاد دەکات و ئێمە لە تەحلیلە فیلمسەوەنا گەین بەو ئاستە کە ئەمڕۆ کەسانێک کە تەرەفداریە لە ئەمسالە شەجەریان ئەکەن دانێ پەستن عینە شەجەریان دانێ خوێڕین وەکو خودە شەجەریان ئەم کاوران نەفەهمی دەست نە ئاقڵە نە داناس نە تێگەیشتگە نە شیکە نە ئەمڕۆژیە هیچ کاوێن نییە دانێ تێ هەڵدریاگە تەرەفدارە موسیقیە نەقارەژێنیە سنەتیە تەکایە خانقاییە ئێرانی ئەویش لە نەوعە شەجەریانە تێ هەڵدریاگی ئەمەیتر جێگەی افتخار و خۆفرۆشتنەوە افتخار فرۆشتن و ماسک و بەزەکردن خۆ و جلوەگەری نییە واقعا شتە ئەحمەقانەیەکە ئەو نەزەرە خۆی داگە تۆش نەزەرە خۆت بە چون تۆ بنیانەکە دروستە تۆ ئەفەهمی چیەژی تۆ محکەم و سیاگی تەزەزوری تیان نییە قسەکەت بۆی بە ڕاحەتیەژی شەجەریان خوێڕیە هەر کەسی لە شەجەریان خۆشی تێ لە شەجەریان خوێڕیترە وەلێ ئەو چون هیچ بنیانێکی نییە فەورەن ئەهەڕۆژێت چون تا ئێستا فکرێکرد شەجەریان فرەشیکە ئێوە تەوەجۆتان نەکردگە لەم جامعە ناگەهان کتابێ بە ناوی دەوڵەتی عشق ئەوێتەوە مۆد گەشتی کتاوە دەوڵەتە عشقی خوێندەسەوە لە ناوە ئەم جامعە یەهۆ کتابێکی زەردی وەکو بیشعوری ئەوێتەوە مۆد گشتی کتابی بیشعوری خوێندەسەوە خۆ مەردمە فکرەکەمانە شیککنێشێ بیخوێنێتەوە بیزانێت ئەم مەردمە هیچ کامی ناتوانێت ڕۆمانێکی داسایفسکی تا ئاخر بخوێنێتەوە بەڵام گشتی پابلۆ کۆیلۆی خوێنگەسەوە
ڕۆمانە زەرد گشتی بامداد و خۆماری خوێنگەسەوە چیرۆکای زەرد ئەحمەقانەی ڕەوابەتە ئەحمەقانەی عاشقانە ئاواسە حەکایەتەکە ئاواسە خۆتان مەخەڵەتێنن ڕێگە ئەوە نییە ڕەگەم لە باکا بۆی دانی سەخیفە وەکو شەجەریان دانی دواکەوتگە فاسدە هاڕیاگە ئەوە فکرەکەن حاڵە مەردمە فرەخاسە کورە بێن بچن ئەم مەردمە لە تاران لە بێکرامەتە لە حیزە لە خۆفرۆشە لە دزە لە کڵاوبەردارە لە نادروستە ئەکسەرێتی واسە ئەکەوتک نەفاحەشەگی لە دووبەی و قەتەر و ئێمارات و لە ناو شار و پڕە ئەنوا و ئەقسامە سایتر لە شفرۆشی و سیغە و ڕژیاگە تۆ فکرەکەی ئەم مەردمە حاڵیان خەیری خاسە فەرەشیکن کردنەوە مشتێک کاولە بەدبەختت بیچارەن وا خەریکن لە پشتە تۆ ماسکایە مەوەجهەیە کە فکرەکەن مەوەجهە و تلویزیونەکان و دەستگاهە سەرکوب بۆیان تەبلیغ ئەکا خۆیان ئەخەمڵێنن شیک و حەزی پێکەن و فکرەکەن وا ئەکەونەوە بەرەوە وەکو ئەوەی کە ئێمە زەمانێ فکرمانە کرد ئەگەر گەرەکمانە مبارزە بکەین لە بەشەری غەربی تەقلیدکەین بێن بڕۆین بزانین فۆرمۆلە دموکراسی چه شەکلیە بڕۆین بێرینی تابووین و ئیاڵەتە متحدەی ئەمریکا دەسێتێک وا خێوانە بوو ئەسەن شتێک بە ناوە دموکراسی ئیاڵەتە متحدەی ئەمریکای دروست نەکردگە ئەم قدرەتە لە شتێکی ترەوە تێتە دەرەوە لە ئینقیادە مەردم تەوەسوتە عدەیەک نەهاد و مؤسسە وە شرکەت بە ناوە کۆرپۆرێشن تێتە دەرەوە تۆ دەلیلی هەست دەلایل مختلفەی هەست هیچ ڕەبتێکی بە ئەندیشەهای مشەعشەعانەیە ئاغایە ژان ژاک ڕۆسۆ نییە نە اتفاقەکە کەفتەگە بعدی شتێکی تر بۆی خونجیاگەوە دروستیان کردەگەن لەزا ئێمەم دەحفە هاتین کەشفمان کرد پێیگەین کە مبارزەی ئێمە تەکە ئینقیادە تەکە جەهان ئینقیادە بۆ چون ئێمە کوردین و جەهان ئێمە جەهانە ئیختیارە و تەکە ئەنوا و ئەقسامە تەفەکراتێک کە ئینقیادیان بەسەر ئەم زەمینە حاکم کردەگە مبارزەکەین مبارزەنە ئێمە دەعواکارانە دەورانین داوکارانە دەورین ئێمە دەعوای جەدیدمان هەست دەعویمان هەست ئێمە لەزا لە گۆرانیا دوای مانیفێستەکە کە دامانە دەرەوە ئێمەیتر مازەرەتمەست نە مەفهومە مبارز بەکارەوەین نە مەفهومە ئینقلابی بەکارەوەین نە مەفهومە شۆڕژگێر بەکارەوەین مەفهومە گۆرانیە واقعیەکە کە بە ئاخرین شۆڕش ئەخوا بەکاریەوەین یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ داوکارانە دەورن دعوی کارانە دەورانن دعویەکمان هەزێمە ئمە جەهانە اختیار بە وجود تێرین وەلتەکە تەمامە بنەماکانە جەهانە ئینقیادا شەڕەکەین وەمە تەقابڵە دوو جەهانە تەک یەکتریە ئەمەسە عەزەمەتە ڕاپەڕین تۆ وەکو خاوەرە میانەیە لە بەرامبەر بەشەرێکی غەربیا قەرارە دەکرد هاتوویتە مەملەکەتەکەی ئەو فکریە کرد تو هاتکی تەگرا پوڵ دەربێری ئەو لە سەرزەمینەکەی خۆیە و تۆ هاتوویتە سواڵە ئەو لە سەرزەمینەکەی ئەوە ئەو خۆیە گرت بۆ تۆ فکریە کرد ئەو وا لە بەهەشتە بەرینە وەلی وەختی ئەتواری و کاورەی غەربیا دی ئازای گیانی کونکونە ئەدی وێرانە کاولە بڕۆن دانەیەک خاوەرمیانەی بێرن دەرمەوردە غەربیەکان قسە بکە حەجێکی پێ نییە بێجگە لە تەشویق و تەمجید و بەڕاستی و ئەوروپا واسە و ئەوروپا فرەخاسە و سیستەمە ئەوروپا وایە و بەڕاستی دەگرا لە ئەوروپا واکەن و بەڕاستی دەگرا لە ئەوروپا واکەن وانە ئەوروپا کاولە خەیرێ کاولە بەشەر ئەوروپایی خەیرێ کاولترە لەوەتە فکریەکەی و ئەمە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەتراهی کرد دانەیە ئەوروپایی بێرێتە کە ئێمە قسە بکە حاڵی خراوەوێتە کە ئێمە قسە بکەوەی لەزەت ئەواتە کە تۆ قسە بکە چون تۆ قدرەتی پێدەی
چون تۆ پێژی تۆ وایتر لوتکا و وایتر لوتکە ئینسانیەت و بەشەریەت و پیشرەفت و ئۆمەنیزم و حقوق و ماڵ و هەرچی شتێن تۆس بەری تەک ئێمە قسە بکە ئێمە ێژین تۆ ئینسانێکی بەردەکریاگە کۆی لە کریاگە کاولێ نابوودە فاسەدی وا خۆتە فاسد کۆ لە جیهانیش فاسد کردەگیە حاڵی خراوەوەی و بە فەکت و بە دەلیل و بە زندگی اجتماعی و پێی سابت دەکەین ئەمەڵانیش هەز نە پەیوەندە اجتماعیم ئاگە نە ڕەوابەتە ئینسانیم ئاگە نە ئەزانێ عێشق چییە نە ئەزانێ ڕۆمانس چییە هیچ نازانێت نە تەجروبەی ئازادی کردە نە ئەزانێ ئازادی چه شەکڵیە هیچ هاڕیا کاڕیا کاول کاولێدا کەفتگە بچۆ ئەکسەریەتیان دارای گرفتاری هایە عەدیدەیە ڕۆحی ڕەوانین ئەکسەریان ئالودەن بە مەواد مخدر ئەکسەریان دائیم الخەمرن لە دیسکۆکان و کڵاپەکان و باڕەکانە ئەوە ملەتێکیان تەولید کردگە ئێوە لە بەرامبەرە ئوروپایە ئەتاندی دانەیە خاوەرەمیانەی ماسێکی سەگرگە حەچی بۆ وتە نییە وسولەن خۆی لەم جەهانە بێ نەقش کردە ئەمە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆیژی ئومەتە کوردی ڕساڵەتە تاریخی هەست خۆی لە ئینقیاد دەربێنیت ئاغازە پایانە سڵتەیە جەهانە ئینقیادی بەسەرم گۆی خاکە وەسەرم زندگیە و بەسەرم جەهانە ئەو کارەسەیمە کردگوانە مەشروحتر لە جەلەساتێکی ترە من بە ئێوە ئێژم چه اتفاقی کەوتگە و ڕاپەڕین چۆن حرەکەتی کردگە و چۆن ڕاپەڕین ئەساسە ئەم فەسادە کۆیەکاتەوە کە تایسە کۆمان کردگەسەوە لایەوە